منداڵەکانی ڕاگەیاندن ئەوڕۆ ئێمە لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ باسی ئازادی ڕادەربڕین دەکەینەوە بە ئامادەبوونی چەند پسپۆرێکی یاسایی و هەروەها چەند بەڕێزێک لە ڕێکخراوەکان کە تایبەتن بە ئازادی ڕادەربڕین. یەکەم جار دەمەوێت دەست پێ بکەم بە مەقولەیەکی نەعوم چۆمسکی کە فەیلسوفێکی ئەمریکیە زیاتر لە 100 کتابی تەلیف کردیتەوە کە دەڵێتن هەر کەسێک ئەگەر بڵێ من ئیمانم هەیە بە ئازادی ڕادەربڕین دەبی حازر بیتن ئامادە بیتن بۆ ئەوەی گوێ بگری لەوانەیە کە ڕقیان لێیە. واتە ئازادی ڕادەربڕین کە بۆ من هەیە تەنها ئەوە نییە کە من مەسجێکم هەیە یان بیرۆڕایەکم هەیە بیگەینمە تەرەفی مقابل، بەڵکو لەسەریشم فەرز دەکاتەوە کەوە گوێ بگرم لە شتێک کە ئەمن نەقەناعەتم پێ هەیە نەدەمەوێ گوێ لێ بگرم. لەو کاتەی کە من حازر دەبم ئامادە دەبم بۆ گوێگرتن لە کەسێک کە لەگەڵی هەمان ڕاو بۆچوونم نییە، ئەو کاتە من باوەڕم هەیە بە ئازادی ڕادەربڕین. واتە ئازادی ڕادەربڕین شتێکی زۆر ئاسان نییە، بەڵکو دەبێت بۆ ئەوەی ڕایەک بگەینینە گروپێک یان سەد کەسانێک دەبیت زانیاریەکی ڕاستەقینەمان هەبی لە مەزدەڕێک یان سەرچاوەیەکی مەوسوق. ئەو کاتە ئێمە ئازادی ڕادەربڕین بە ئازادیانە ممارەسەی دەکەین یان تەطبیقی دەکەینەوە. ئێمە وەچی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئیمانی مطلقمان هەیە بە ئازادی ڕادەربڕین کە ئازادیەک لەو ئازادیانە کە زۆر ئەساسین و زۆر گرنگن لە هەرێمی کوردستان و بەپێ دستوری عێراقیش لە ماددە 38 باسی کرایە و ئەو ئازادیە کەفالەت کرایە. تەنها دوو قەیدی لەسرە، نظامی عام و ئاداب. طبعا نەگوترایە ئادابی عام بەڵکو تەنها باسی ئاداب کرایە، ئەوەش طبعا خەلەلێکە لە دستور. بە شێوەی گشتی ئازادی ڕادەربڕین دەمەوێ وەچی دەستا پلانی ئێمە بۆ تاوتۆکردنی ئەو بابەتە تەوزیح کەم. ئازادی ڕادەربڕین سێ شت دەگریتەوە. یەکەمیان ئازادی بەدەستهێنانی زانیاری، ئەوە لە هەفتەی ڕابردوو ئێمە باسمان کردەوە و باسی ڕێنماییەکانمان کردەوە. ئێمە بەردەوامین لەسەر هەموارکردنی ڕێنماییەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر دەربچن. دووەم باسی ئازادی ڕادەکرێتن یاخود ئازادی فکر. طبعا ئازادی ڕا یان ئازادی فکر هیچ سزایەکی لەسەر نییە و هیچ یاسایەک لە دنیادا ڕێکی نەخستیە لەبەر ئەوەی کە ئەو شتە تەنها لە نیەتی هەر مرۆڤێکە و قانون هیچ کات لەسەر نیەتەکان سزا نادات یاخود ڕێکیان ناخات. و سێم تەوەر کە ئێمە ئەوڕۆ باسی دەکەین تەوەری ئازادی دەربڕینی ڕایە، چۆنیەتی دەربڕینی ڕا. طبعا بۆ ئەوەی ئێمە باسی چۆنیەتی دەربڕینی ڕا بکەین گوتمان بە نسبەت دستوری عێراقی دوو قەیدی دانایە، نظامی عام و ئاداب. دەگەڕینەوە سەر ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان تەکیدیان کردیتەوە لەسەر ئەوەی لە هەر کۆمەڵگایەک دەبی ڕێز بگیرێ لە ئازادی ڕادەربڕین، بەڵام چەند قەیدێکیشیان دانایە لە ماددە 19 و ماددە 20 عهدی دەولی ساڵی 66 کە لە UN-ەوە دەرچووە. زۆربەی وڵاتەکان بە عێراقیشەوە مسادقەیان کردیتەوە سەری و مولزمن لە جێبەجێکردنی. واتە ئێمە لەگەڵ ئازادی ڕادەربڕینین، بەڵام چەند قەیدێش هەیە لە دستور و لە ڕێکەوتنامەکان ئەگەر بە شێوەیەک بیتن کەوە هیچ عرقلەیەک نەخن لە بەردەم ممارەسەکردنی ئازادی ڕادەربڕین، بە شێوەیەک بیتن لە قانونی و لە واقعیشدا نەکرێنە عرقلەیەک، ئەو کاتە ئێمە لەگەڵیان دەبینەوە. بە تایبەتی لەبەر ئەوەی ئێمە لە کۆمەلگایەک دەژین کە تەعەدودیەی سیاسی هەیە، تەعەدودیەی دینی، مەزهەبی، نەتەوەیی، زمانەوانی، هەروەها بەنسبەت ئافرەتیش لەوانەیە لە هەرێمی کوردستان لە وڵاتانی شەرقی بە شێوەی گشتی وەکو کائینێکی تر لە کۆمەلگا تەماشا دەکرێت. بۆیە ئێمە هەمیشە دەبی زۆر ئاگدار بین، بە حەزەر بین لە کاتێک کە ڕای خۆمان دەردەبڕینەوە، چونکە کۆمەلگا لەوانەیە بیر و باوەڕێکی تری هەبیتەوە. ئێستا ئێمە لە دەستەی مافی مرۆڤ تەکیدمان کردەوە کە تەوتۆمان دەکرد لەسەر ئەوەی کە قەیناکە با قەید هەبی لەسەر ئازادی ڕادەربڕین، بەڵام
نوع و حەزمی ئەو قەیدانە دەبی ئێمە زۆر وشیار بین کە زۆر نەبن کە هەموو شت نەگرنەوە تەنها ئەو تەوەرانە بگرن کە دەتوانین پێیان بڵێن هێلی سۆرە لە هەر شوێنێک نەک تەنها لە هەرێمی کوردستان. ئێمە کە باسی ئازادی ڕادەربڕینش دەکەینەوە لە بیرمان نەچێت کە ئەوڕۆ ئێمە بەرامبەر سەورەیەکی تکنۆلۆژیاین واتە تکنۆلۆژیە بەدەستی هەموو کەسێکە بۆیە ئازادی ڕادەربڕین زیاتر خطوورەتی هەیە لە هەرێمی کوردستان و لە هەر شوێنێک بە تایبەتی بۆ چەندین چین و توێژەوەکی منداڵان یاخود مڕاهق یاخود چەند کەسێکی تر بۆیە دەبی سنوورێک دابنێن بۆ ممارەسەکردنی ئازادی ڕادەربڕین. کە باسی محاسبە دەکەین طبعا محاسبەش کرایە لەسەر ئەوەی کە بۆ نمونە قەزف دەکە یان سەب یان تەشهیر بە کەسێکی تر ئەو لێ وایە ممارەسەی مافی خۆی دەکە لە ئازادی ڕادەربڕین بەڵام لە هەمان کاتیش خەتەرێک یان زەرێک گەیاندا کەسی بەرامبەری لێرە دەچیتە چوارچێوەی تاوان با بڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمەوەچی دەستە تەنها لەگەڵ سزا و عقوبە و تاوان نین بەڵکو لەگەڵ ئەوە داینکەوە دەکرێ هوشیاردانەوەیەکی توند بکرێ بۆ خەڵک بە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین بەڵکو هەر بە مانای ئازادی ڕادەربڕین چونکە زۆر جار ئێمە بە تایبەتی لە میدیاکان سۆشەل میدیا دەبینین کەسانێک زانیارەیەکی زۆر نوێ و زۆر بەسوودیان هەیە بەڵام طریقەی گەیاندنی ئەو زانیارانە بەڵکو وابیتن بە شێوەیە کە لەگەڵ یاساکە نەگونجێتن. لە ئەسڵدا لە ئەسڵی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی ئازادی ڕادەربڕین ئەساسە بەڵام ئستیسناعات کە دادەنێن ئێمە چەند جارێک دادەنێن بۆ نمونە ناکرێت لە کاتی ممارەسەکردنی ئازادی ڕادەربڕینی خۆم پێشێلکاری ژیانی تایبەتی کەسێکی تر بکەمەوە یاخود لە هەندێک شوێنەکان ناکرێ ڕاو بۆ چوونێک هەبیتن طبعا ئەو شتە ئێمە ناڵێن کەوە یاساییە بەڵام هەیە ڕاو بۆ چوونێک هەبیتن کەوا دژی با بڵێن بیر و باوەڕی دەسەڵاتەکان بی یاخود دژی ئەعراف و تەقالیدی دابوو نەریتی هەر کۆمەلگایەک بیتن. وەچی قاعدەی قانونی قاعدەیەکمان هەیە کە دەڵێتن دەقی خاص تەقیدی دەقە عامەکە دەکاتن واتە ئەگەر هاتوو کەسێک سەحەفی بیتن تەشهیری کردەوە بەڵام بە پێی یاسای سزادانی عێراقی حکم بدرێتن ئەو شتە ئێمە وەچی دەستە قبولی ناکەینەوە لە کاتێک ئەگەر هاتوو ئەو کەسە بە فعلی ئیثباتی کرد کە سەحەفیە چونکە لە مادە 9 یاسای ژمارە 35 ساڵی 2007 دقێکی وازحمان هەیە لەسەر هەمان بابەتە و نەسێکی خاصە لە حالەتی وجودی خاص دەبی نەسە عامەکەی ئیسیزادانی عێراقی جێبەجێ نەکەینەوە چونکە لێرە تەنها عقوبەکەی غەرامەیە سهلترە لەوەی کە کەسێک لەوانەیە بگاتە حەدی حەبس چونکە لەوێن دەرحەبس و غەرامەیە یاخود یەکێکیان. طبعا باسی مادەی 433 و 434 یاسای سزادانی عێراقی کاری پێکراو دەکەینەوە. بەڵکو ئێمە کە باسی ئازادی ڕادەربڕینش دەکەین تەنها یاسای ژمارە 35 نییە کە ئەوڕۆ ئێمە باسمان دەکرد و گوتمان زۆر شتی ئیجابی لەناو ئەو یاسایە هەیە لەوانەشە هەر پێویست بە هەموارکردنەوە نەکاتن. پاش گفتوگۆ ئینجا ئێمە دەبینین ئایا پێویستی بە هەموارکردنەوە یاخودنا بەڵام تەنها ئەو یاسایە ناگرێتەوە بەڵکو زۆر یاسای تر هەیە کە یاسای سزادان یاسای عقابین با بڵێ و یاسای ئەمنین کەوا ئەوانیش چەند دەقێکیان لەناوە کە تایبەتن بە ئازادی ڕادەربڕین ئەوش دەکرێ مڕاجعەیان بکەینەوە بزانین تا تڕادەیەک گونجاونە لەگەڵ دستور و لەگەڵ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکە. لە کۆتاییدا دەڵێم من لە وەختەی کە دەست بەکار بوو لە دەستا چەند کەیسێک بۆمان هاتیتەوە لە سەحەفیەکان کە حکم دەدرێن بە پێ یاساکانی تر وەچی گوتمان بۆ نمونە یاسای سزادانی عێراقی نەک یاسای سەحەفی ئێمە عملی سەحەفی کاری سەحەفی ئێمە وەچی دەستە هەمیشە دەرگامان کرایتەوە بۆ هەر کەسێک کە بیەوێ بێتن بۆ ئەوەی سکاڵە تۆمار بکە
وأجر هاتو حق لقل صاحبي سكالا كبيتن إما بدنياي لقل إرادة وستين إما نالين صت لصت أنزامي باش دقيني بلام وعد دين كوا لقل تامبين تا أو لحظي بتوانين ياساكت زي بكينوا ياخد أضعف الإيمان معنويا لقلتان رادة وستينوا زور سباس تان دكتور.